لە دوای 14 ساڵی دەسەڵاتی پارتی پارێزگاران لە بەریتانیا ڕاپرسیەکان ئاماژە بە کەوتنی ئەو پارتە دەکەن بە قازانجی پارتی کرێکاران. بەڵام ئایا جیاوازی ئەو دوو پارتە لە مەڕکێشەی فەڵەستین و مەسەلەی پەنابەران و هاوڕەگەزبازان و کێشەی ئابووری چییە؟ ئایا پارتی کرێکاران دەتوانێت ڕەچەتەیەکی جیاواز لە شێوازی حکومڕانی پارێزگاران پێشکەش بکات؟ پارتی پارێزگاران هەڵوێستێکی ڕاشکاوانەی هەیە لە پشتیوانی قەوارەی زایۆنی. جەختیش دەکاتەوە لە پەیوەندی ستراتیژی لەگەڵ ئەو قەوارەیەدا. تەنانەت هەندێک لە بەرپرسانی ئەو پارتە بەرگریکارانی فەڵەستینیان بە شەیتان کرد و ڕێگریان کرد لە خۆپیشاندانی ئاشتیانەیان. ئەوەش بووە هۆکاری لادانی وەزیری پێشووی ناوخۆ سوەیلا برافرمان. لە بەرامبەردا پارتی کرێکاران بەلای پشتیوانانی فەڵەستینیدا شکاوەتەوە. سەرڕایەوەی لە ڕابردوودا ڕەخنەی لە سیاسەتی داگیرکاری شارۆچکە نشینی جوولەکە گرتبوو، بەڵام بەهۆی ڕێبەرایەتی کیر ستارمەر لەم دوایەنەدا لە ژێرگوشاری لۆبی زایۆنیستیدا بەڵێنەکەی بەدانان بە دەوڵەتی فەڵەستینی کشاندەوە و داوای دامەزراندنی دوو دەوڵەت دەکات. پارتی پارێزگارانی دەسەڵاتدار هەڵوێستێکی توندی بەرامبەر پەنابەران گرتەبەر، کارگەیشتە ئەوەی بڕیاری گوێزانەوەیان بدات بۆ وڵاتی ڕوەندا. بەڵام کیر ستارمەری ڕێبەری پارتی کرێکاران لە وتارێکیدا ئاماژەی بەوە کرد کە ڕێگەی دیکە دەگرێتە بەر کە تێچووی کەمتر بێت، بە تایبەتی وڵاتەکە لە ژێرگرفتی ئابووریدا دەناڵێنێت. نەخشەکەشی گەڕاندنەوەی پەنابەرانە بۆ وڵاتەکانیان و ناوی بەنگلادێشیشی بە نمونە هێنایەوە کە تووڕەیی دەنگدەرانی ئاسیایی لێکەوتەوە کە بە کوتلەی گەورەی پەنابەرانی ئەو وڵاتە دەژمێردرێن. پارتی پارێزگاران هەڵوێستی توندی لە هاوڕەگەزخوازان و لایەنگرانیان هەیە، بە تایبەتی لەوەدا وەکو مادەی خوێندن لە قۆناغی سەرەتاییدا تۆمار بکرێن. پێداچوونەوەی بەو یاسایەدا کردووە. بەڵێنیشی داوە کە شوێنی تایبەتی ژنانی بایۆلۆژی لە ڕەگەز گۆڕاوەکان بۆ ژن لە شوێنە گشتیەکاندا بگۆڕێت. نووسەر و توێژەر پاتریک واتس بڕوای وایە سەرڕای چاوەڕوانی پێکێنانی کابینا لەلایەن پارتی کرێکارانەوە، بەڵام ئەو جیاوازیانەی نێوانیان جەوهەری نین، چ لە سیاسەتی دەرەوە و مامەڵە لەگەڵ پەنابەران و گۆڕانکاری ئابووریەکاندا. گەرچی پارتی دیموکراسی ئازاد و چاکسازی و پارتی سەوز و کەسایەتیەکانی وەکو جۆرج گالاوی و جێرمی کۆربن و ئەو کەسایەتیانەی بەوەی پشتیوانی لە فەڵەستین لە پارتی کرێکاران دەرکران بەشدارن لە هەڵبژاردندا، بەڵام دەنگدەر بە شێوەیەکی تاکتیکی دەنگ بە کرێکاران دەدەن و واتس بڕوای وایە کرێکاران و پارێزگاران دوو دیوی یەک دراون.